دیمەنی بە خاکسپاردنی تەرمی زیرەک عەلی تەمەن 40 ساڵە کەوا ڕۆژی سێشەممە لەلایەن ئاسایشی یەکێک لە بنکەکانی هەولێر دەستگیر کرا. دوای تەنها 4 کاتژمێر ئاسایش بە خانەوادەکەی ڕاگەیاند لە پزیشکی دادی هەولێر تەرمەکەی وەربگرنەوە. بە خانەوادەکەی ڕاگەیەنراوە کەوا زیرەک بە جەڵتەی دڵ گیانی لەدەستداوە کە سوکارەکەشی گومان لەو قسانە دەکەن و داوای لێکۆڵینەوەی زیاتر دەکەن. سەعادێک هاتینە ئاسایش بامیان بردیە، بام نە تیرۆرز بووە، نە دەرمانخۆر بووە، نە چەکدار بووە، هیچ نەبووە، کاسب بووە، هەر لە مەتعەمی بردیتیان. دوای ئیشی ئاسایشی نییە، ئیشی شورتەیە بێتن، لەبەرەوەی ئەگەر ئاسایش مادەم لە شتانە بێتن ینی شورتەمە بستۆمارە لە خۆی دانیشیتن ونیا وە داواشمان ئەوەیە چاوەڕێ لێژنەی دەکەین بێتن ئەلێوکانە ئەمە لەگە لێژنەی هیچ سیقەشمان بەوەی نییە کە دەرێن بابەت جەڵدە لەیدەیە هیچ سیقەمانە لەبەرەوەی من بەخۆم چوومە سەری تەماشام کردە دەم ئەوانەی تۆزێک مۆر بووە ئەمەش لۆیێ دەرێن با لێژنە بێتن ئەوانەی دەرێن وڵات جێ کانونەیە بەزەمە سیقەمان بە شتانە نییە. زیرەک کوڕی شەهید و کادی یەشێتی بووە. بەرپرسانی ئەو حیزبەش پێیان وایە بە ئەشکەنجە یاخود تۆقااندن گیانی لەدەستداوە و سکاڵا تۆمار دەکەن داوای ڕوونکردنەوە لە لایەنە پەیوەندیدارەکانیش دەکەن. ئێستا لێژنەیەکی طبی عەدلی لە سلەیمانی ڕاهاتووە کەشفی دەکات لە مستەشفا ڕزگاری تەقریری ئەوانش دوایە کە دەرچوو بۆ ڕای گشتی ئیعلانی دەکەین بە هەر حاڵ سەبەبی وەفاتەکەی هەرچی هەبی ئەو کوڕە 40 ساڵیە کە پێشتر هیچ سزلێکی نەخۆشی نەبووە کە مردووە ئەمما بەلێدا مردووە ئەو بە تۆقادر مردووە جەڵتەی هەبووە چی هەبووە لە ترسان تووشی جەڵتە بووە یعنی سەبەبەکە جیرانەکەیتی ئەو کابرایە کە پەلچێشیان کردیە و لە سەیداوە بردویانتە باداوە و ئاسایش گرتیتی ئەوەیە سەبەبی منەکەی بە هەر حاڵ کوڕێکی گەنجی عومر 40 ساڵی کە پێشتر هەر نەخۆشیش نەبووە. بەڕاستی ئەمە لەوەش نیگەرانین لەبەر ئەوەی ئەم جۆرە موسەساتی حکوومەت کە متمانە نامینێ لە نێوان هاوڵاتی و موسەساتی لەم جۆرە ئەمە جۆرەك جێی نیگەرانیە لەبەرەوەی تو بالعەدلیە لێرە هەیە با تەحقیق خۆی بکە بەڵام ئەوە لەبەرەوەی کەیسەکان بە سیاسی دەکرێن متمانە نامینێ ئەمەش جێی نیگەرانیە بۆ خەڵکو و بۆ هەموو لایەکمان خۆ ئەمە شارێکی گەورەین عادیسە دەبێ قەزیە دەبێ مردن دەبێ هەموو شتێک دەبێ بەڵام لە دەستدانی متمانە من بەڕای من کارێکی زۆر خراپە بۆ داهاتووی ئێمە بۆ ئاسایشی هاوڵاتیان بۆ ئاسایشی تاک بە تاچی دانیشتوانی کوردستانە. زیرەک عەلی تەمەن 40 ساڵ خاوەنی 3 منداڵە کە سوکارەکەی دەڵێن هیچ کێشەیەکی نەبووە و ئەگەر دەمەقاڵەیەکی بچووکیش هەبێت دەبوو لەلایەن پۆلیسەوە دەستگیر بکرێت نەک ئاسایش. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.